سازجنی بناوبانجی شاریەولر کاکە بەدران قادر گۆرانی بێژی بەناوبانجی شاریەولر گۆرانی بێژی زیبی مۆسیقایدارە گۆرانی بێژ کاکە زایر عومەر هەنگەکەمان بۆ دەڕاستێنێتەوە لە سەرەتا لەسەر داواکاری کاکە زرار داوای گۆرانی ساقی بۆ شتێکە دەکە هیوادارم کاکە زایر عومەر بڵی نەشتێنێ و پێشکەشی
دلێری برایزەوە هەمیش مەزاری ناریکردە خەڵات کاکە زرار برێشت فرۆشی ئامۆزایزەوە هەمیش بەخۆشی میوانە بەرزەکان و بکوزەوە و دەنجی بە سۆزی کاک زاهیر عومەر هەمیش مەزاری ناریکردە خەڵات سپاسی دەکەین سپاس مكتوب تفر هاب جاردن ولا نبدأ صناعي بدن كاكا بس تخوا كايتشي برانا كسنة دلايتي بموسيقى الرجال كايتشي برانا تابتو عن برك باش تصورة كتان لبوبكر Estás
بەڕێزمان کاک فەرات کاک الهەنارەیی کاکە فەرات کاک الهەنارەیی لەسەر خاتری میوانە بەڕێزەکان و لەسەر خاتری هەردوو گۆرانی بێژی خۆشەویست زووتە برا کاک فەرات زیرەک و کاک زایر عومەر 100 دیناری کردە خەڵات سوپاسی دەکەین کاکە ئومێد برای کاکە ئارام لەسەر خاتری میوانە بەڕێزەکان و لەسەر خاتری کاک ئیدریسی زاوا و لەسەر خاتری هەردوو گۆرانی بێژی خۆشەویست ئامیش 50 دینار کاک زرار مریشک فرۆش لەسەر خاتری کاک فەرات زیرەک 50 دیناری کردە خەڵات و لەسەر خاتری کاک زایر عومەر بەخێرەتە جگەرمی کاکە فەرات دەکا سوپاسی دەکەین سوپاس بەڕێز و سوپاسەوە برای بەڕێزمان کاک نەوزادی کوڕی کاک مستەفا خۆشناو کاک نەوزاد کوڕی کاک مستەفا خۆشناو لەسەر خاتری کاکە عادلی برای و لەسەر خاتری بکوزەوە ئامیش 100 دیناری کردە خەڵات بۆ تیپی مۆسیقا و هەردوو گۆرانی بێژی خۆشەویست سوپاسی دەکەین وەستا هەمزە و کاک مەمۆ هەنارەیی وەستا هەمزە و کاکە مەمۆ هەنارەیی و ئەبوو سەمرە و وەستا ڕەشید لەسەر خاتری دوو گۆرانی بێژی خۆشەویست کاک فەرات زیرەک و کاک زایر عومەر ئامیش 100 دیناریان کردە خەڵات زۆر زۆر سوپاسیان دەکەین سپاس 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 ئێستاش ئاهەنگەکەمان دەڕازێنینەوە لەگەڵ گۆرانی بێژی خۆشەویست و بەناوبانگی شاری هەولێر پاش سەلامەتی لەو نەخۆشیە کوشندەیە پاش تابوونەوەی لەو نەخۆشیە کاک فەرات زیرەک ئاهەنگەکەمان لۆ دەڕازێنێتەوە و لەگەڵ کاکە زایر عومەر بە چەند گۆرانێکی ڕازەوە بفەرمونون لەگەڵ بولبولی کوردستان گۆرانی بێژی خۆشەویست کاکە فەرات زیرەک و سەبچێ گۆرانی بافەرمێ